ئەزیوم کە لە ناوقەدی ڕێگای ناوچەکانی خارکیف و دۆنستکی ئۆکرانیایە دەستکەوتێکی استراتیژیە بۆ ڕووسەکان لە شەڕی کۆنتڕۆڵکردنی دۆنباسدا. بۆ دانیشتوانی ئەم شارەی 45,000 کەسیە دۆزەخێکی زیندووە کە دەربازبوون لی نمچە مەحاڵە. بۆ من شارۆچکەکە زۆر تایبەتە. من لە منداڵیدا کاتێکی زۆرم لەوێ بەسەر بردووە و لە پشووی هاویندا سەردانی باپیر و داپیرم دەکرد. 170 ڕۆژ باپیرەی تەمەن 86 ساڵەکەم پیترۆ بۆردینکۆ لە تاڵ و تفتی داگیرکاری یاژیا. بەبێ دەرمانی گرنگی دڵ، بەبێ کارەبا، بەبێ ئاو، بەهۆی ئەوەی زۆربەی ماڵەکەی وێران بوو. لە هەمان ئەو ژێرزەمینەدا دەژیا کە باپیرە گەورەکانم وەک پەناگەیەک لە جەنگی جیهانی دووهەمدا بەکاریان دەهێنا. ئێستا باپیرم لەگەڵ خێزانەکەی لە کیف دەژی کە تا ڕادەیەک ڕەوشەکە لەوێ ئارامە. باپیرم هێشتا نەهاتۆتەوە سەرخۆی و بێتاقەتە، بەڵام خۆشحاڵەکە هێشتا زیندووە. بە یارمەتی خۆبەخشەکان سوپای ئۆکرانیا توانیمان لە ئەزیوم دەریبێنین. دوو ڕۆژی سەختی دەرونی جستەیی لە ناو ئۆتۆمبیلە و پاسدا بەسەر برد. هیچ خواردنێکی نەبوو. بە سەربازانی ڕووسدا تێپەردەبوو کە هەوڵیان دەدا بچێتە ناو رووسیا و زەلیلیان دەکرد و بە پیر و لاواز ناویان دەبرد. ناچار بوو مەودایەکی دوور ببڕێت یادوەریەکانی وێرانکاری هێرشەکەشی ببیردێتەوە. بیرمە موشەکبارانیان کردین و یەکێک لە موشەکەکان بەر گەراجەکەم کەوت. ماڵی دراوسێکە ئاگری کرد، هەروەها خانوویەکی ئەو دیوی شەقامەکە ئاگری کرد. وەگەراجی دراوسێکەم وێران بوو. هەموویم بینی، زۆر ترسناک بوو. ژیانی زۆربەی خەڵق تا دەگەنە تەمەنی 88 ساڵی یەکلایی دەبێتەوە. بەڵام ئەوە بوو کە ژیانی باپیرم بۆ چەرخانێکی خراپی بەسەر هات. هەرگیز ئەو ساتەی لەبیر ناچێتەوە. فڕۆکەکە بەسەرماندا هەڵفڕی، لە ماڵەوە ڕامان کرد بەرەو ژێرزەمینەکە. فڕۆکەوانەکە شوێنەکەی ڕووناکردینەوە. من پێم وا بوو ئێستا بۆمبێکمان بۆ فرێ دەدات، بەڵام بە ماڵەکەمدا تێپەڕ بوو وەفری. اینجا بۆمبێکی فرێدایە خوارەوە. فڕۆکەکە بۆمبێکی وەها گەورەی فرێدا، نازانم 5 تان یان زیاتر بوو. ماڵێک لە ناوچوو ماڵی دۆمیش نەما. لە شەقامەکەماندا زۆر خان و وێران بوو. ئەو لە گەنجیدا لە سوپای سۆڤێتدا خزمەتی کردووە شان بەشانی ئەو کەسانی کە ئێستا دەبنە داپیر و باپیرەی ئەو سەربازانەی کە ئەمڕۆ لەو شەڕەدا ئۆکرانیەکان دەکوژن. ئەوانە زۆڵن. بمبورە نەموشەیە بەکارهێنم. هەموو شتێکیان تێکشکان تا نەتوانرێت چاک بکرێتەوە بۆ لە ناوبردنی ژیانی شارەکە. رووسیاڕەتی دەکاتەوە خەڵکی مەدەنی لە ئۆکرانیا کردوێتە ئامانج، بەڵام باپیرم دڵنیایە پێچەوانەکەی ڕاستە. یەکێک لە خوێنڕێژترین هێرشە موشکەکانی رووسیای لە ئەزیوم بەبێردێتەوە. زۆربەی کوژراوەکان لەو کاتەدا بوون کە بۆمبەکە بەر پەناگەیەکی بۆمب کەوت لە باڵەخانەیەکی نیشتەجێ بوون. دەست بەجێ 260 کەس گیانیان لەدەستدا. لێدانێکی ڕاستەوخۆ بوو. کەس نەیدەتوانی خۆی دەرباز بکات. تەرمایی جەنگ بەسەر ژیانی دازاڵ بووە. ئەو تەمەنی 7 ساڵان بوو کاتێک یەکێتی سۆڤێت چوە ناو جەنگی جیهانی دووەمەوە و لێرەدا لە پڕێکدا دووبارە جەنگ گەماروی دایەوە. ئەم جانتا بچووکە و وێنەیەک هەموو شتێکە کە بووی ماوەتەوە. گەنجینە سەرەتاییەکەی لە دڵ و یادوەریەکانیدا ماوەتەوە. تووڕەم و ئازارم هەیە کە ژیانم وێران بوو. من پێم خۆشە شەڕ ڕوو نەدات و ژیانێکی ئازاد بژین. باپیرم لە کیف هێوا شێوا چاک دەبێتەوە، کاتەکانی لەگەڵ خێزانەکەی بەسەر دەبات. هێشتا خەون بە ئاشتیەوە دەبینێت. بەگەڕانەوە بۆ شارەکەی تا لە تەنیشت هاوسەرەکەی داپیرەی کۆچکردوم و کوڕە بچووکەکەی مامی کۆچکردوم بنێژرێت تا جارێکی تر هەرگیز بە ئەزمموی جەنگا تێپەڕ نەبێتەوە. شایەن پاشا دەنی ئەمریکا بۆ راپۆرتی ئانا جرنیکۆڤا لە ئۆکرانیا.